پێشوا پێشکەش دەکەین لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە پێی پێشبینیەکان بۆ ئەمڕۆ لە باشووری کوردستان کەشوهەواکە باراناویە وارووا پێشبینی دەکرێت ئەم کەشوهەوا باراناویە چەند ڕۆژێک بەردەوامی دەبێت و بە تایبەتتر لە ناوچەکانی سلێمانی و هەڵەبجە ڕێژەی بارانبارینەکە زیاتر دەبێت. بزانین بۆ ئەمڕۆ لە سنتری شارەکان بەرزترین و نزمترین پلەی گەرما چۆنە، پاش ئەوە میوانێکمان دەبێت باس لە شەپۆلە بارانبارینە دەکات تاکەی بەردەوام دەبێت و بە دیاریکراوی ڕێژەی بارانبارینەکە زیاتر لە کام ناوچانی هەرێمی کوردستان دەبێت، ئاخۆنمە باران دەبێت یاخود لە شێوەی تاوە بارانی بەخۆر دەبێت. سەرەتا بزانین بەرزترین و نزمترین پلەی گەرما لە سنتری شارەکان چۆن تۆمارکراوە. لە سلێمانی دەست پێ دەکەین بە پێی پێشبینیەکان بەرزترین پلەی گەرما کە تۆمارکرابێت بۆ ئەمڕۆ لە سلێمانی 12 پلێ، نزمترینی 7 پلێ، لە هەولێر 14 و نزمترینی 12 پلێ، لە دهۆک 13 پلێ و نزمترینیشی 9 پلێ تۆمارکراوە. ئاسمانی ناوچەکان باراناوی دەبێت، واروها لە کەرکووک و لە هەڵەبجەش پێشبینی بارینی باران هەیە. بەرزترین پلەی گەرما لە هەڵەبجە 12 و نزمترینی 8 لە کەرکووک بەرزترین 7 و نزمترینی 12 پلە تۆمارکراوە. دیارە بە پێی پێشبینیەکان ئەو شەپۆلە بارانبارینی کە ڕووی لە ناوچەکانی هەرێمی کوردستان کردووە پێشبینی دەکرێت چەند ڕۆژێک بەردەوامی هەبێت. بزانین ئەم شەپۆلە بارانبارینە هەتاکەی بەردەوامی دەبێت و هەروەها ڕێژەی بارانبارین بە زۆری لە کام ناوچانی هەرێمی کوردستان ڕێژی بارانبارین زۆرتر دەبێت و ئەگەری بەفربارین لە کام ناوچە شاخاویانی باشووری کوردستان دەبێت. تایبەت بەم بابەتە محەممەد کەمال شارزای بواری کەشناسی لە ڕێگەی سکایپەوە لە کلارەوە لەگەڵمان دەبێت زانیاری زیاتر لەسەر ئەم شەپۆلە بارانبارینە دەخاتەڕ و کاک محەممەد سڵاوت لێبێ ئەو شەپۆلە بارانبارینی کە ڕووی لە ناوچەکانی باشووری کوردستان کردووە تاکەی بەردەوامی دەبێت. سڵاوتان لێبێت، سڵاو لە بینەران و بیسەرانی کورسات. دیارە لە ئەمڕۆ بەهۆیەکی هاتنی کاریگەری ناوچێکی پەستانزمی دەریای ناوەڕاست و هاتنێک بڕێک ڕێژێشەیە لە دەریای سوورەوە پێشبینیەکەین لە ئەمڕۆ شەپۆلێکی بارانبارین ناوچەکانی هەرێمی کوردستان بگرێتەوە و کاریگەریەکەشی لە ئێوارە و ئەم شەودا فراوانە بێت و دەردەکەوێت و لە ناوچەکانی هەرێمی کوردستان بە ڕێژەی جیاجیا و ناوبەناو باران دەبارێت. دیارە پێشبینیەکەین بەرزترین کاریگەری ئەم شەپۆلە بکەوێتە نێو ناوچەکانی سنووری پارێزگای سلێمانی و پارێزگای هەڵەبجە و ناوچە شاخاوەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین و هەروەها بەشێک لە ناوچەکانی باشووری خۆرهەڵاتی گەرمیان و ناوچەکانی دەوروبەری کەرکووک. دیارە لەو ناوچانە پێشبینی تا بارانبارنی تا ڕادێک باش دەکرێت بەراورد بە ناوچەکانی تر، بەڵام بەگشتی ڕێژەکان لە شوێنێک تا شوێنێکی تر جیاوازە و لە هەندێک ناوچە تەنها 1 ملیۆن بارانە بارێت، لە هەندێک ناوچەش نزیکە بێتەوە لە 25 بۆ 30 میلیمەتر واتە پێشبینی ئەکرێت هەندێک جار تاوەبارانی بەخۆڕێژ ببارێت. و کاریگەری ئەم شەپۆلە بارانبارینە پێشبینیەکەین تاوەکو سبەی ئێوارەی ڕۆژی چوارشەمە بەردەوامی هەبێت و لە ڕۆژی پێنجشەمە دووبارە ئەگەری چڕبوونەوەی هەوری نێوخۆیی هەیە و بە تایبەتیش لە سنووری پارێزگای هەولێر و سنووری پارێزگای دهۆک و هەروەها ئیدارەی سۆران و ناوچە شاخاوەکانی دەوروبەری. و لەم شەپۆلەشدا بەهۆی هاتنی بارستە هەوایەکی ساردە و تێکەڵبوونی بە شەپۆلەکەەوە پێشبینەکەین لە ئێوارەی ئەمڕۆ ئەم شەودا بەفربارین لە ناوچە شاخاوەکان دەست پێ بکات و بە تایبەتیش سنووری حاجی عومران و چۆمان و ناوچە شاخاوەکانی سنووری ئیدارەی ڕاپەڕین. بەڵێ کاک محەممەد دیارە بەهۆی گۆڕانی کەشوها هەندێک کات ئەو بارانی کە دەبارێت با بڵێن تاوە بارانێکی زۆر ئەمەش دەبێتە هۆی دروستبوونی لافا و لە هەمان کاتدا بارانەکە زۆر بە چڕ ینی چڕ دەبێت و بارانێکی زۆر بەخۆر دەبێت. ئەم شەپۆلە بارانبارنەی کە لەم ماوەیە ڕوو ناوچەکانی باشووری کوردستان دەکات دەکرێت بڵێن نەمە بارانە یاخود لە هەندێک کات دەکرێت تاوە بارانێکی زۆر بەخۆر و بە چڕ بێ و بێتە هۆی دروستبوونی لافا. ئەو حاڵەتە لە شەپۆلێک تا شەپۆلێکی تر جیاوازە. زیاتر ئەو حاڵەتەی کە ئاماژەت پێکرد دەگەڕێتەوە بۆ هاتنی نزمەپەستانی کلاسیکی و ڕێژەیەکی زۆر باشی شێر لە دەریای سوورەوە وەکو شەپۆلەکەی ڕابردوو کە ڕۆشت. ئەو شەپۆلەی ڕابردوو کە ڕۆشت نزمەپەستانێکی باش و هەروەها شەیەکی زۆر باشش بوو کە لە دەریای سوورەوە هات وای کرد کەشەکە زیاتر بارانی تاوەبارانی بەخۆر بێت و هەروها نزمەپەستان HPA دابەزی بۆ خوار 1010 بۆ 1009 کە ئەمە وای کرد هەورەکان نزم ببنەوە زیاتر چڕ بنەوە و خۆی ببینێتەوە لە بارانی بەخۆڕ و دروستبوونی تەنانەت لە هەندێک شۆری ناوچەی گەرمیان حاڵەتی هەوری سوپەرسێڵ دروست بوو کە بەهێزترین جۆری هەورە و لە ماوەیەکی زۆر کەمە ڕێژێکی زۆر بارانی لێبارێت. بۆیە شەپۆلەکان جیاوازن هاوشێوە یەکوین بە تایبەت وەکو ئەم شەپۆلەکە زیاتر نەزمەپەستانێکی دەریای ناوەڕاستە. دەریای ناوەڕاست زیاتر ئەو حاڵەتانەی کەمترێکە لەوەی کە نزمەپەستانی یا خۆشیێک لە دەریای سوورەوە بێت. بۆیە ئەم شەپۆلەی ئەمڕۆ
پێشبینیەکەن زیاتر بەگشتین مامناوەند بێت هەڵبەتە ئەگەر لە هەر جێگایەکیش بارانی باش ببارێت ئەوە ئەگەڕێتەوە سەر بوونی ئەو شێی کە لە دەریای سوورەوە هاتووە و لەگەڵ دابەزینی کەمێک پەستان و لە هەندێک شوێنی دیاری نەکراودا ئەگەری بارانی تاوە بارانی باش هەیە بڵێ بەڵام ئەتوانم بڵێم بەگشتی زۆربەی بارانبارنەکان بە تایبەتیش لە مانگی 2-3دا زیاتر تاوە بارانی. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان، سپاس بۆ میوانەکەمان محەممەد کەمال شارەزای بواری کێشناسی دەستخۆش.